ئەزانن ئەم شوێنەی کە من لێ وەستاوم کوێیە؟ وەرن با دیمەنە گەورەکەتان پیشان بام. ئاریان کامێرەکە بسوڕێنە. ئێرە زرگوێزە لە ساڵی 2012ەوە 903 یەکەی نیشتەجێبوون لێرە دروستکراون و لە سیتەکیش 595 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە، بەڵام ئێوە بڵێن بۆ تەواو نەبووە. تەنها لەبەر ئەوەی کە 33 ملیار دیناری پێویستە بۆ تەواوکردنی خزمەتگوزاریەکانی، بەڵام حکومەت لە 2012ەوە ئامادە نییە تەنها ئەو پارەکەمەی بۆ تەرخان بکات بۆی کە هەژاران و کرێنشینان لەم یەکە نیشتەجێبوونانە سوودمەند بوون کە ئێستا دار و دیواری زۆربەی ڕوخاوە. ئەمە حاڵیەکەکانە شوشە و پەنجەرە و سەقف و هەر هەمووی هاتۆتە خوارەوە، دەرگاکانی هەمووی بە تەواوەتی شکاوە، زۆربەی پێداویستەکانی نێو خانووەکان براون. ئەمە حاڵیەکەکانە کە بەهۆی کەمتەرخەمی حکومەتی هەرێمی کوردستان و پارتی یەکێتیەوە نەتواندراوە ئەم یەکانە تەواو بکرێن و ڕادستی کرێنشینان بکرێن. لە هەمووشی خۆشتر ئەوەیە یەکێتی و پارتی سێ هەڵبژاردنیان بە وعد و بەڵێنی تەواوکردنی ئەم خانووانە بەڕێ کردووە، بەڵام ئەم هەڵبژاردنە ڕوویان نەهات باسیکەن، چونکە دوو هەڵبژاردن و سێ هەڵبژاردننی پێشوو ئەوانیان وعددا بوو ئەم خەڵکە بۆ ئەم هەڵبژاردنە بڕوای پێ نەدەکردن. لە هەرێمی کوردستان 250,000 خێزانی کرێنشین هەن کە دەگاتە ڕێژەی لە 125 دانیشتوانی هەرێمی کوردستان و ساڵ لە دوای ساڵ ڕێژەی کرێنشینان ڕوو لە زیادبوون دەکات. کرێنشینێکی زۆر لە 2011ەوە چاوەڕوانی تەوابوونی ئەم یەکانن کە بە قستی درێژخانی 25 ساڵ پێیان بدرێت و مانگانە پارێکی کەمیان لێوەربگیرێت، بەڵام ئەگەر بەم حاڵە بڕوات بەخوا یەک کرێنشین ناتەنێ ئەم خانوانە و هەمویان بەرەو داتەپین دەڕۆن. ئەوەی لەسەر ئێمە بوو شاندانی ئەو دیمەنانە بوو بە ئێوە، فەرموو ئێوەش ئەگەر ڕاست دەکەن لەگەڵ خەڵک و دەنگدەران ئەم پرۆژانە تەواو بکەن بۆی کرێنشینان لێی سوودمەند بێ، بەڵام بەخوا کوردەواری جوانیان وتوە دەوترێت مانگەشە و سەر لە ئێوارە دیارە، ئەگەر ئێوە بتان کردایە ئەوە چەند ساڵ ئێرەتان تەواو دەکرد و نەدەگەیشت بێ ئێستا.